هێوارتان باش خەڵکی کوردەوار امیدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. دۆستان ڕاپەڕین تەشخیصە و زەرورەتەیاندا کە ئێمە مەسائلێکی فەلسەفەیە ئەخلاق کە لە دیبەیتەکانەتر و ئشارەمان پێکردبوو و استفادەمان کردبوو لە مەبانیە تەحلیلی خۆمانە بە سوورەتێکی کۆنکرێتتر دەرمۆردە شرایطە ئێستا بەحسی بکەین. تەماشا بکەن ئەڵبەتە ئێمە بحرانە فرەمان هەست و کەم و کورتیە فرەمان هەست، بەڵام ئەوەی کە تۆ مەدە نەزەر قەراریەدەی یەکێک لە وەزایف مەردەمانە تێگەیشتووە جامعەیەک ئەوەسە کە بتوانن معلوماتە خۆیان، دەرکە خۆیان، تەفاسیرە خۆیان بە دەرکە عمومی تەبدیل بکەن. مەقولەی دیبەیت دەقیقەن بۆ ئەمەسە کە تۆ تەرحە مەبحەسێک ئەەکەی و جوابەکەی تێڵی تۆ کە مەردم بیدەن. ئەگەر تۆ ئەم کارە نەکەی، جامعەیەک دروستەکەی کە ذهنیەتێکی لێ دروست ئەوەیە کە خۆیشی نازانێت لەکوێ گرتگێسی و مەبنای ڕەفتاریەکەی بەرەوجێگەیەکی ترەچێت. تەوەجۆ بکەن ئێمە جێگەی مەسئلەیەک بەناوە پابلیک فیلۆسۆفی لە ناومانە خاڵیە. پابلیک فیلۆسۆفی چییە؟ ئەگەر وە بیرتان بێ من لە دیبەیتەکەی دێشەوە وتم طبق ئاموزەهای قەدیمیە کوردی ئێمە لە ئەشعار فولکلۆرشە هەستمان ئێژێ عالم ئەچێ بۆ لای ئەوام و حەکیم ئەچێ بۆ لای دەردەدار، و ئێوە بارهای بار لە ناوە گۆرانیهای کوردیا بیستێکتانە ئێژن هەر حەکیم بۆ لای دەردەدار چووگەم. ئەمە سوال لەگرا دروست ئەوێت، ئەمە بەر ئەساسە چی دروست بوو کە جێگەکە گۆڕیا؟ ئەگەر عالم بچێ بەرەو لای ئەوام یعنی چی؟ عالم بۆ لای ئەوام چوون یعنی پابلیک فیلۆسۆفی. تەوەجۆکەن، یعنی تۆ دەریافتهای فەلسەفی و نگاهت بە عموم و ئەوامێک و مردمە معمولیەک کە شغڵیان ئەمە نییە ئەدەیت بۆ خاتری ئەوەی کە مردم هەم تەمرینی بکات، هەم فێری بوێت و هەم ڕەفتاری پێ بکە. وەختێک دنیا ژیر و ڕوو ئەوێ ئیتر دەردەدارە ئەچێ بۆ لای حەکیم، ئەمە تەبدیل ئەوێ بە سنف، تەبدیل ئەوێ بە بیزنس. لە حاڵەتە ئەخلاقی ئینسانی دەرئەچێ و ئەچێتە قاڵبە خەدەماتی سنفی و بیزنس. ئەگەر مردم مراجعەکە بە خەواس و عالم، ئەمیش دیسانەوە ئەچێتە قاڵبە خەدەماتی سنفی شغڵی و بیزنسی. ولذا هەرچکە ئەم ئینسانانە لەناو بازاڕا کارەکەن و قاڵبەن لە سیاسەتهای مارکتینگ و تەبلیغاتە استفادە ئەکەن. بۆیە تۆ وەکو ئێمەمانانێک کە ئەمڕۆ گەمارۆ دریاگین بە ساختارە دنیای مۆدێڕن و نظامە سوڵتەیە کە بەسەر ئەم دنیا هەست و سەرزەمینەمان تەوەسوتە کۆرپۆرێشنەکان گیریاگن، تەوەجۆکی بەرەبەرە لە ناو جامعەی تۆ اتفاقاتێکە کەفێکە لە قەدیما نەبووگە. بزانن تۆ لە ناوەم جامعە بۆ کەسانەی کە ئێژیت کەسانی عالم میزانە مەسئولیەت پەزیریان بەرامبەر بە جامعە سفرە. ئەمانە ئەم عنوانە تایتڵە عالم بوونیانە بۆ یەگەرەکە کە ئەمرارە مەعاش زندگی پێ بکەن. مەسەڵەن تۆ وەکیلێک لە جامعەی خۆتا ناوێنی چوو بێ قانونی خوێند بێ چون باوەڕی بە عیداڵەت هەست، چون تۆ پزیشکێک ناوێنیت
چووێ پزیشکی خوێندوێ چوون باوەڕی بە نجاتە گیانە ئینسانەکان هەست. تۆ ئەوێنی کابرا لەم زەمینە کاملن بۆ شوو بەتاڵە تۆ کەسێک نامێنی کە فەلسەفەی خوێندوێت و دلیلیشی ئەوە بێ کە بتوانێت زندگیەکی متعالی تر لە ناوە جامعەیە خۆیان دروستکە. سەمەرەکەی ئەمەوێت و چین؟ سەمەرەکەی ئەماوێت و ئەمەی کە حکام و نظامە سوڵتە وە شرکەتای بازرگانی بە دروستکردن لایف ئستایل و بە دروستکردن مەناسک و ڕۆژ و بۆنە و ئێڤنت خوو خسڵەتە ئینسانەکان ئەگۆڕن، ڕەفتارەکانیان ئەگۆڕن بێەوەی کابرا فکری لێ کرد بێتەوە. ئێوە گشتتان لە حەجمەیە بۆمباردمانتە ئەتلاعات و ئەخبارێکن کە پێتان ئەگا. خۆ ئێستا وەختێسی ئێمە پرسیارکەین ئێوە کەم ئەم ساڵیانی گوزەشتە نەتان بیست لەم کوردەوارە ئێمە تحتە ناوە نخبە و تێگەیشتگو و تحتە ناوە فعالینە جامعەیە مەدەنی و جامعەیە مەدەنی و محیط پارێز و جینگە پارێز و ئینسان باز و ئۆمانیست و ئەوانە کە تاڵە بە حەق و حقوق و ئازادی ویست و ئەم جۆرە قسانێکە ئەیکەن حەجکام لەمانە نسبەت بە اتفاقاتێکە لە دنیای غەربا ئەکەفێت نگاهێکی نەقادانەیان بوێت یا بە قەوڵ خۆیان ڕەخنە بگرن و مەترحی کە ئەم ڕەخنەوە لەکوێیە. وەزیرە بەهداشتە بریتانیا دوێ کە تێت و خەبەرەکەی لە BBC بڵاو کریاگەسۆ بە خەڵکە بریتانیا ئێژێت خجاڵەت بکێشن ئەوانەتان وا پەنیکتان کرد. پەنیک بە لای خۆمان ئێژێ تۆ دەسە پاچە ئەویت وە هەوڕیت وە ئەجەلە ئەەکەی تقریبا تۆ پانیکتان کرد لە کڕینە لە سندنە وەسایل خۆراکی. خەجاڵەت بکێشن بۆ چون کارمەندانە وزارەتە بەهداشت و NHS بریتانیا نەیانتوانی گە بچن خەرید بکەن هەچێکیان بۆ خواردن نییە چون بۆچی چون خەدەماتیان بێوەداگە چون تەکە کۆرۆنا شەڕەکەن. چەند نەفەر لە ئێوە فکرەکات ئەم قسەیە کە وەزیرە بەهداشتە بریتانیا کردی قسەیەکی ئەخلاقیە؟ نام پێم خۆشە لە کامنتە یا بینووسن چەند نەفەر لە ئێوە فکرەکە ئەم قسە کە وەزیرە بەهداشتە بریتانیا کردی ئەخلاقیە؟ ئایا واقعاً مردمە بریتانیا ئەشی خجاڵەت بکێشن لەوەی کە حملەیان کردە دوکانەکان و هەرچی لە بەردەستیان بوو ماشاندیانە و دەرچوون پولیشیاندا و وەزیرە بێداشتە لە تریبونێکی عمومیە ئەعلامەکە خەڵکی بریتانیا خجاڵەت بکێشن چون کارمەندانە وزارەتە بەهداشت نانیان نییە. خۆ ئێمە وەسڵیەکەینەوە ئەمە بەکوێ بە ئیتالیا. دەوڵەتی ئیتالیا ئێژێت کە میزانە شیوع کۆرۆنا جۆرێکە کە ئێمە لە ئۆهدەی بەرناین و زەرفیەتە دەرمانی و بیمارستانی ئێمە جوابە ئەم حەجمە لە نەخۆشیە نادات بۆ ئەمەلە ناکارامەدە لە بەرامبەر لذا ئێمە مەجبورین انتخاب بکەین کێ زێنک بمێنێ کێ زێنک نەمێنێ. لذا کەسانێک سەرەوەی 65 ساڵ لطفەن بە بیمارستان مراجعە نەکەن. ئەمە لە نیانەوەی کە لە ماڵا بمرە. سوال ئایا ئەمە ئەخلاقیە؟ بعد طبق کامە نەزەر ئەخلاقیە؟ ئەمە طبق فەلسەفەیە فایدەگەرایانە یان یوتیلیتاریەن نەزەرێکی کاملەن ئەخلاقیە. چۆن ئێژێت کە فعلێک ئەخلاقیە کە بتوانین زیاترین لەزەت وە خۆشبەختی ئەو خەڵکی کوردەواری داگیرکراو لای عێراق پێشن خۆشگوزەرانیش لای ئەمە یانێ یەللەلی و تەللەلی بگوزاریم زیاترین خۆشبەختی
وە لەزەت بۆ زیاترین خەڵک بێرێت جای سەبا بێن حسابیکەین ئیتالیا ئەژێت من کەوتکمە ناوەوەی شومەیەک ئەشێ 5 ملیۆنم بمرێت انتخابەکەم کێ بمرێ کێ نەمرێ خب منە ڕووم جوانێکی 20 ساڵە انتخابەکەم کە وەختی هەست 40 ساڵی تر زندگی کار کات تەولید بکە لەم جامعەوە جامعەی بریتانیا ئیتالیا لەسەر پێ بمێنێ دەرنەتیجە کاورایەکی 65 ساڵە کە کارە خۆی کردگە سەمەرەکەی تەواو بگە وەکو مۆلی قاترن ناوە دهکدەی حیوانات مەزراوی حیوانات جۆرج ئۆڕڤێڵ نەبەبەخشن مۆلی ناو نەبوو قاترێکی ناوبوو ناوەکەیم لە بیر چووگەم لە ناوە چیرۆکەکەی جۆرج ئۆڕڤێڵە هەر ئەیود من زیاتر لە گشت کەسێک کارەکەم سەری خستووە خوار کاری کرد تا زەعیف بوو تا پیر بوو پیرکە بوو بەرازەکان دایانە دەسە قەساوخانەیە فرۆشتیان وتیان ئەی هەنێرینە ئاسایشگا وە کوشتیان ئەمە بەقێ تەماشایان کرد ئێستا طبقە نەزەریەی یوتیلیتاریەن یا فایدەگەرە دەوڵەتە ئیتالیا دروست تەشخیصی داگا کە 65 ساڵەکان با لە ماڵە بتۆپن باکسەر بەڵێ مەمنون کاک مستەفا باکسە خاترەکە باکسەری ناو ئەمما ئەی چۆنە وەزیرە بێهداشتە بریتانیا هەڵەگەڕێتەوە بە خەڵکە بریتانیاییژی خەجاڵەت بکێشن بۆچی شە خەجاڵەت بکێشن خەڵکە بریتانیا بۆ خاتری ئەوەی کە هەر ئینسانێ موەزەفە دەست بگرێ بە کڵاوە خۆیان بانەیوە هەر ئینسانێک موەزەفە مەنافع خۆی دەرنەزەر بگرێ بۆچی ئێشێ خەڵکە بریتانیا خەجاڵەت بکێشێ پێگەی ئەخلاقی ئەم ئاغا وە فەلسەفەی ئەخلاقی کە دەسی بۆ ئەوە کامەسە تەماشا بکەن ئەم مراوداتەی کە لە دنیای ئەمڕوا ئەیوێنی بەر ئەساسە فەلسەفەیە فایدەگەرایە جەرمی بنتهام دانریاگە فەلسەفەی لیبراڵی ئەم شتەی کە ئێوە ئەمڕۆ لە کوردەوارە خۆمانە ئەیوێنیت باوە مەبنای قەزاوەتهای ئەخلاقی لە هەرچی زەمینەوە هەست کە تۆ ئەوێنی ئیدەیەک تحتە ناوە فعال حقوق بەشەر فعال زەنان تێنە دەرەوە کاورە شان لە چەپ ئەدا لە نەزەریەیە یوتیلیتاریەنە جێرمی بەنتهام استفادەکە ئۆکێ بۆچی لە ناوە جامعەیە ئێمە دانەیە فیلسوف دانەیە کەسێک کە مبارزە نایەت پابلیک فیلسۆفی بکا بۆ مردم کە معلوم بێ مردمە کوردستان بەر ئەساسە کامە نگاهە ئەخلاقی حکمە ئەخلاقی ئەدەن و ڕەفتار ئەکەن بۆ ئەمانە واجبە مثالتان بۆ لێ ئەدەم تەوەجۆ بکەن جامعەیە مەدەنی پزیشکان پەرستاران خێرخوازان خەریکن هاوارەکەن بە مردم ئێژن خەڵک بچێتە ماڵ و نەینە دەر بچنە ماڵ و نەینە دەر پیرەمەرد نیشانەدا جادە و خیابان ئەوەسێ بچن هەرچی ڕۆژە لە BBC خەبەر داهێنێن کە لە شارە مختلفەکانە ئێرانە ئەلکۆلە مەسموم 100 نەفەر 150 نەفەر 200 نەفەری کوشتگە ئەلکۆلە مەسموم باوەڕەکەی ئەلکۆل خەریکە لە کۆرۆنا زیاتر ئەکوژێ سوال بۆچی ئەیادی حکوومەت ناچن فرۆشەندگانە ئەلکۆل بگرن ئەمە یەک دوو فعالینە جامعەیە مەدەنیە مرۆڤ دۆست وا تەبلیغ بۆ ئەلکۆل و خۆباددان و ئەمانەکەن بۆچی کەمپەینی دروست ناکەن فروشەندگانە قەیرە قانونیە ئەلکۆل بگیرێت بۆچی پزیشک و پەرستار و گەماڵ باوک و پارسەک نایەتە دەروی سەبەر بە فرۆشە ئەلکۆلە مەسموم بگرێ مەرد 250 ئاکوژێ 500 کوێرەکە
هەزاریش دووچارە مەسمومیەتەکە دەیخۆ ئەمە میزانە کوشتگی و دەرسەدە کوشتنی لە کۆرۆنا فرەفرەترە بۆ کەسێ لە جامعەی ئێمە نایێت ئەمە تەرەحکە ئەم سوالە بکە كوان فعالين جامعي مدني يستبين اعتراض كان الكل مسموم خليك مردم قركة خليك كوريانك خليك مسموميانك وخليك ينكوشي باشا تو شون تحتنا وخير عمومي مردم كيتماو بلام لك لا حزولا نية جامعيك أمانة دروسي أكن أزاني برو كوياتشي برو أو وزعاتشي وإمرو حكامان الدنيا خليك لي أوتوقن بو خليك اللي أتوقن بو خاطري أمي كيجنا وضعيتي ككنترول خليك لدسيان درجي ومردماني كأمانة دروسيان كرقت تحت دسقاهاي فكرية خويان مردماني كن بمحز إحساس ضعف سيستم أمان أكون حضرين خويان وأوان بو يخوفيان كردنا تو وقتی مردمێک دروست کرد بەر ئەساسە فەلسفەیە فایدەگەرایی ئەم ئینسانە ڕەفتارە ئەخلاقیەکەی تا ئەو جێگەسە کە فشاری بۆنێت سوال فعل ئادەم خاری خواردن گۆشت بەشەر فعلێکی قەبیح غەیرە ئەخلاقی نادروستە آیا ئێوە موافقن؟ باشە مامنیسە تەرح مەسئلەیە بکەم لە قەڕ 19 میلادی و عدەیەک مەلەوانە ئینگلیسی چوونە ناو ئۆقیانوس ماسی بگرن دەریا تۆفانی بوو هەس ساڵەکەیشی بۆتان دەرتێرم داستانەکە دەریا تۆفانی بوو کەشتیەکان شکیاوەمان کەوتنە ناوە قایق نەجات 5 نەفەر بوون کاپتانە کەشتی 3-4 مەلەوان وە کوڕێکی جوانی 17 ساڵە کوڕێکی جوانی 17 ساڵە ئەمانە هەیە کۆنسەرڤە ئەسفەناجوشتیان پێبوو خواردیان وەیلان بوون بەناو ئۆقیانوسە گەر دەریازەدەگی و ناڕەحەتی کوڕە 17 ساڵەکەی نەخۆشی کرد ئەمانیش هیچ ئۆفۆقێکیان نەبوو هیچ ئاسۆیەکیان نەیەدی ڕزگار بوون تەسمیمیان گرت کوڕە 17 ساڵەکە بکوژن و بیخۆن تازێنێک بمێنن بۆ چون مەلەوانەکانی تر گەورە بوون ژن و مناڵیان بوو و نەئەبوایە بمردایەنە تەنیا کەسێ لە مۆسەتە کە ژن و مناڵینەوە کوڕە 17 ساڵەکە بوو و کوڕە 17 ساڵەکە نەخۆش بوو دەریازەدە بوو بهترین گوزینە بوو بۆ ئەوەی کە بیکوژن و بیخۆن ئەمانە کوڕەکەیان کوشت و کوڕەکەیان خوارد تاوەی کە لە ڕۆژە 20 یا 19 کەشتیەکی ئاڵمانی تێت و ئەم مەلەوانانە ڕزگارەکە ئەمانە بە مەحزێگەینە بەندەر لە بریتانیا گیریان و بردمیانە دادگا داستانەکەیان تەمام ڕۆژنامەکانە بریتانیای گرتەوە بەحس دەری گرت کە ئایا ئەمانە مجرمن یا نەمجرمن ئەگەر تۆ لە شەرایطە ئەوانە قەرار بگری هیچ ئۆفۆقێ لە ئایندە نەوێنیت برسی توێ 5 نەفەرون ئایا هەر 5 نەفەریشێ بە یەکۆ بمرن یا ئەوەی کە ئەخلاقی ئەوەسە ئەم 5 نەفەرە چواریان کە ئەکسەریەتن 1 نەفەریان بخوات 1 نەفەرە ئەمرێ بۆ 4 نەفەر ئەمە سوالە ئەخلاقیە جوابی بێنەوە چون ئەمە مشەخەسیەکە جامعەی تۆ لە بزەنگایەکە کە بەسەری تێت چه اتفاقێکی بۆ کەفێ جوابی بێنەوە چۆن ئەمانە تەرح ناکرێت لە جامعەی کوردەوارە ئێمە من مطمئنم ئەکسەریەتە ئێوە جواوتان ئەمەسە فعل ئەخلاقی بوو بە چون هیچ کام لێوە حاضر نییەن لە برسێتی بمرن
من طبق شناختێکە لە جامعە هەسم و لە بۆمبارانێکە لە جامعە کریاگە حتمما بەم نەتیجە ئەگەم کە ئەم ئینسانانە کەونە ئینسان خاری و ئینسان خاری و خواردنە گۆشتە ئینسان مەشروع ئەوێت چۆ خەریکە نەبرە لە برسە تۆ چۆن لە جامعەیەکە کەمانتە مەترح نەکردگەم بەحسیت نەکردگەم مۆردە نەزەرت نەداگە هەروە ئەمانتە قبول کردگە و هەڵخەیت و داخیتەوە بەم مثالێکی تر بەم نەمگەرەکەمانە جوواو بامەوە فقط پرسیارە فەلسەفی ئەخلاقی لە ئێوە سەردەمانێک لەم سەرزەمینیەمە کە کوردەوار بوو کەسێ بچوایە تەعەدا بکە لە ژنە کەسێکی تر تەجاوزی بکە ژنەکە خۆی نەئەدا بەدەست و ژنەکە خۆیە کوشت بەڵام سەردەمانە ئێوە نادیا موراد تەجاوز پێکریاک بوو بە قەهرەمانە ملی ئێوە کە لە مەقابڵە تەجاوز مەقاومەتی نەکرد لە ژێرە قاچە 100 داعشیش خەفت و ئێوە هاورتان کردتانە قەهرەمان و مێدالیاتان پێدا ئەم کارەی ئێوە کردتان ئەخلاقیە یا غەیر ئەخلاقیە ئەگەر ئەخلاقیە بۆ ئەخلاقیە ئەگەر غەیر ئەخلاقیە بۆ غەیر ئەخلاقیە ئەوەی قەدیم کە نەیە هێش تەجاوزی پێ بکەن و خۆی ئەکوشت فعلێکی غەیر ئەخلاقی کرد و یا ئەخلاقی کرد ئەگەر ئێوە تەرحە ئەم سوالانە نەکەن و مردم وادارکەن مردم هەڵبخات و تەشویقتان بکات و فێر بوێت بێ ئەوەی ئەم مەسائیلانتانە مەترح کردوێ مردمە جامعەیە ئێوە دووچارە ئشتباه ئەوێ نازانێت چه فعلی ئەخلاقیە نازانێت چه فعلی غەیر ئەخلاقیە تۆ وەختێک جامعەیە تعتیلەکەی و ئێژیت یاسا سەروەرە ئیستا ئیشێ لە بەرامبەر سوالێکی گەورە بوێسید تەمامە دەوڵەتە بریتانیا و تەمامە قودرەتە دەوڵەتە بریتانیا لە کۆنتڕۆڵە جامعە دانانە دووربینهای مەدارە بەستە بوو لەسەر کوچە و کۆڵان و دوکان و مەرکەز و خیابان و هەرچی جێگەس بریتانیا بە وڵاتە CCTV و کۆنتڕۆڵە تەلەڤیزیۆنە مەدارە بەستە مەشهورە سوالێکتان لێ یەکەم ئەم هەڵوەسینی دەمە ماسکە کۆڕۆنا لە ئەگەرە هەڵسانە هەرجومەرجە ئیجتیماعیە ئایا سیستەمە ئەمنیەتی بریتانیا فلەج ناکە؟ کێس خەریکە تەبلیغ ئەکا کە ماسک بکەنە دەمولوتانۆ دەست بشۆن و ئەلکول و پەمە بن لە خۆتان لە کاتێکە گشت کەسی قەرارە کۆرۆنا بگرێ و هیچ تەئسیرێکی لە شیوع کۆرۆنا نییە دەی ئیستە چۆن CCTVەکانە بریتانیا ئەگەر دانەیە بریتانیایی لە خیابانە پوتێ نەفکا بەم نابم سووتێنێت ئەتوانێت کەشفی کاک ئەورە دەمولوتی بە ماسک و بەسکە و دەستکەشیش وا لە دەستیا تەبیعیە جاران تۆ لە خیابانە ماسک بۆستا و دەستکەشە کردای دەستیان و گەرەکێسی بانک بوو ڕێیان گرت ئەیسە گشت کەسێ دەستکەشی وا لە دەسا و ماسکیشی بەستگە چیەکەی تەماشاکەن وەختێک تۆ هەڵەگەڕی تۆژی لە جامعەیە ئێمە ئینسان ڕۆشن فکر مەوجود نییە مردم فکرەکەن تۆ تەنگ نەزەری تۆ منفی تەماشاکەی تۆ گەورەیە مردم ناوێنیت بەڵام خەڵکی کوردەوار من لە ئێوە پرسم ئێوە هەر لە کوردەواری داگیرکراو لەلایەن عێراق و 50 سەتەلایت و کاناڵە تەلەڤیزیۆنیتان هەست هەر حیزبێکی ئەحزابی منتەسەبە بە کوردەوارە داگیرکراو لەلایەن کۆرپۆرێشنە ئێرانی و ڕۆزنامەی هەست مەجەللەی هەست تەلەڤیزیۆنی هەست تۆ بۆچی سەبارەت بە مەسائل اجتماعی جامعەی خۆت بەحسی وات ناخستە ڕێ ئەگەر گەرەکت بوو جامعە بگۆڕی بیوەیتە بەرەوە و ئەگەر گەرەکت بوو هێزت بێ و قودرەتت بێ و مقە اجتماعیت بێت و مردمێکی ئاگاه و فەرهیختتان بێ خەڵکە کوردەوارە ئێمە چووزانێ چۆن پێی بردگە کە لە سەر نەکردن ڕووسەری شتێ خاسێکە
ناوێ لە چەک بکەیتە سەرت چۆن پێی بردگە بەمە دەرئەسەرە بەحسایی مختلفە ناو خیابان یا دەرئەسەر واکنشێکە بە دەوڵەتە ئێران و شیعەی جمهوری ئیسلامیدا خەڵکی کوردستانە ئێمە کوردەوارە ئێمە چۆن پێی بردگە کە خواردنە مەشروبە ئەلکۆلی شتێکی خاسە بەمەگەیگە کە شتێکی خاسە فعلێکی ئەخلاقیە و کارێکی فرەخاسە چۆن خەڵکی ئێمە پێی بردگە گوێدان بە گۆرانی قڕی و هەڵپەڕکردن و عیوعی و کردن شتێ خاسێکە و ئەخلاقیە و گرین و خەم و خەفەت شتێ خراوێکە چۆن بەمەگەیگە بەحس کریاگە لە ناو جامعە مشت و مەڕ کریاگە پابلیک دیبیت دانریاگە پابلیک فەلسۆفی دانریاگە مەکاتەبە مختلفە فکری بەڕسی کریاگە فەلسەفەی کوردی مەوجودە نەریتە کوردی مەوجودە تماشاکە من ڕۆژ سوالم لە ئێوە کرد وتم ئەرێ ئەم نەریتە کوردیە چ بوو ئێوە ئەتان و تەقابڵ سنەت و مۆدەرنیتە کامەسایە سنەتە کوردی تۆ چوێیت لە کوڵەسوچێکە ئاگەڕای بە شوێنەوەی کە لە کوردستانە ژنان خەتە نەکرین یان ناکرێمە سنەتە کوردیە تۆ ئاهاتی ئەو لە کوردستانە دیاردەی ژێن بە ژنە هەست دەرسێتی کە تۆ ئەسڵەن نەهاتی بێژی دیاردەی ژێن بە ژنە چییە چۆن بووگە نەزمە تەبیعیە کە لە تو لە ساڵیان لە کوردەوارەدان یاگە چێشەکڕی بووگە مەبنایەم ژن بە ژنە چی بووگە تۆ نایە بێژی ژنێک کە لە حەق خوێنە ئەدریا لەسەر چی لە حەق خوێنە ئەدریا چه کارکردێکی بوو بعد ئەم فعلە بۆ قەیرە ئەخلاقی با من لە تۆ سوالکەم تۆی کە ئەمڕۆ ژی کاورای 65 ساڵە مردن وە کوشتنی قەیناکە و مشکلێکی نییە بابی دەمە ئەولاوە دوو تایفە داگیانە لە یەکتری وە خەریکن لە یەکتری ئەکوژن ئەم پەنجە کوژێ و داکوژێ ئەو داکوژێ ئەم بیسە کوژێ ناگەهان ئەیدەیە ڕیش سفید پەیاون ڕیش چەرمک لە هەر تک تەرەفۆژن کاکە بەر بەم قەتڵە بگرانە هەرتکمان قڕاوین چی بکەین ئەو کەسەی کە قاتڵەوە شەڕی دروست کردگە لە ئەوەڵ بێت بابەتە خوێنە ئەم جەریانە ئەوەنە پوڵ بدەن وە کەنیشکێکیش بدەن لە حەق ئەم خوێنە سوال بۆ ئەو کارە قەیل ئەخلاقیە بۆ ئێوە ئەوێ خەتانە ئەگەر جەڕتانە داتان و بەڕاستی ژیان ئەو ژنە خێری خراپ بووکە باشە من قبوڵمەوەکە ژیان ئەو ژنە خراپ بووکە چۆن خراپ بووکە بەرەساسە کامە فەلسەفەی ئەخلاقی تۆم قساکەی ئیستە تەبقە فەلسەفەیە فایدەگەرایی یوتیلیتاریینە جەرمی بنت هەم دروستە فعلێکی کاملەن ئەخلاقیە بەری بە فتنە گرتگە قساس فعلێکی کاملەن ئەخلاقیە بەری بە فتنە گرتگە مەگەر وان نییە ئەی چۆن ئێوە تا ئێستا نەهاتن نەقدە قساسکەنەوە ئێوە چۆن تا ئێستا نەهاتن نەقدە جامعەی کوردەوارە ئێمە بکەنەوە کە بێژن کامە فعل ئەخلاقیە کامە فعل نائەخلاقیە و ئەخلاقی نییە تۆ بەشەرێک ئەمڕۆ لەم کوردەوارە دروست کردگە خەریکە ڕەفتارەکە بە سوورەت لا شعور ئەم بەشەرە ئەگەر بگاتە وەزعیەتێک کە ئەم ساختارە بەناوە CCTV و پۆلیس و سەرکوب و ئەمانە نەمێنێ چۆن ئەم مردمە یەکتری ناخۆن چۆن یەکتری تاڵان ناکەن چۆن تەجاوز بە یەکتری ناکەن بۆ ئەشێ بۆ بیکەن ئەمە سەمەرەی چیە تۆ ئێستا ترسی ئەگەر پۆلیسە جمهوری ئیسلامی نەوێ کاورا تەپەداتە سەر ماڵەکە تەرتیبە ژنەکە دەدا خۆ دەدزێ پوڵەکە دەدزێ خۆت سەرە و ڕێ بۆ ئەترسی چون خوی ئینسانەکان گۆڕیاگە ئەی بۆ ساڵە پێش نایە ترسیایی بۆ نایە ترسیایی بۆ 50 ساڵ پێش نایە ترسیایی بزانن تۆ وەختی هەڵەگەڕێ تۆ ئێژی ئێوە مەبنای فەساد دروست ئەکەن ئەو جار وەزیرە بەهداشتە بریتانیایشی بێجوواو باتۆ بۆچی خەڵکە بریتانیا ئێشی خجاڵەت بکێشن بعد خجاڵەت چییە ئوسوولەن تۆ لە فەرهەنگە غەربە مەسەڵەن مردمە ئێمەژی مردمە ئێمە دواکەوتبن شەرم چییە دەی من ناموس چییە شەڵەکەی داکەنی من ناموسم نییە من ناوگەڵم هەنا هیچ کەسێ نییە ناموس زەمینە ئەڵبەتە سوالە مەسە خجاڵەت چی ئای وەزیرە بێداشتە بریتانیا تۆ بە چی ێژی خجاڵەت بالاخره تۆ ئیستا لە مەسنەدێکی ئیجرائیە موزمارترین دەوڵەتە دنیا بەناوە دەوڵەتە بریتانیا وێسیاکی قسە ئەەکەی لە وەختێکا کە ئەحساسی بحرانە شەدیدەکەی ڕوویگی تۆ سەر مەکاتبە فکرێک
ئەسڵ ڕەبتی بە تۆ نییە، ڕەبتی بە سیستەمە و دەوڵەتەی تۆ نییە، ڕەبتی بە باوەڕە ئەنگلە ساکسۆن نییە. شەرم چیست؟ شەرم چییە؟ خەجاڵەت چییە؟ و بۆ خەڵکی بریتانیا بۆ پاراستنی گیانە خۆیان ئەکسەریەتیان حەملەیان کردگە خۆراکیان سندگە و تۆ فکرەکەی ئەمانێشی شەرم بکەن. بۆچی ئێشێ ئەمانە شەرم بکەن لە بەرامبەر کادرە دەرمانیە کە وەزیفەیانە حقوق ئەگرن، پەرستارن و پزیشکن و بە دەردە ئەمڕۆ خۆنێ بە دەردەکەی خۆ کەڵەگا بەخوێم ناکەن. مەگەر نەین کە سیستەمە NHS بریتانیا لە ماڵیاتە مردم تەئمینەوێت. دێ ئەم قداستدان بە پزیشکەکیە پزیشک گوی خوارد حەقی هەست کارکە و نابێت لە وەزیفەی خۆی عدولکە. عینە سەربازێک کە تۆ ئەیهێنیتە ناوی جبهە سەرپیچی کرد لە دەستور یەک فیشەکی لێ دەیکوژی. چۆن پزیشکێ تۆ کردتە سەرباشقەی جامعەیەک و ئیمکاناتە عەجیب و غەریب و پێدا و پوڵە عەجیب و غەریب و پێدا مهمت کرد و مهم جلوەتدا و کردتە دەم چەرمگ و دەم ڕاستە جامعە. ئیستا لە وەختە خەتەرات دەرەچێ قەڵەتەکە دەرەچێ. یعنی وەختێژی قەڵەتەکە بەر ئەساسە مەسە تۆ تاکوێ ئەم پارامتران تەناگۆڕی. بزانن مەگەر ئێوە نەهاتن تحتە ناوە فەلسفەیە فایدەگەرایی پلەژێر و لەزەت تەڵەبیە ئینسان ئینتەرتەینمنتان دروستە کرد. وەچانوت ئینسان پێویستی بە مەکاتەبە ئەخلاقی نییە، ئینسان پێویستی بە قانون هەست کە ئەم قانونە بتوانێ شەرایەتێ دروستکا کە ئەم مردمە لە ناویە هەر فعلێک ئەنجام بدا مادام قەیرە قانونی نەوێ. مردمە بریتانیا خۆ خەریدیان کردگە پوڵ خۆیانە مەیلیانە خۆ قەیرە قانونی عەمەڵیان نەکردگە کردیانە. بۆ شەیمان مردمە بریتانیا. ئێوە شێ بشن ئەم سوالە لە وەزیرە بێداش بکەن لە خۆتانیش ئەم سوالە بکەن، بعد بین جواو بدەنەوە. ئێوە کە حەملەتان کردو بە ساختارە وجودی خۆتان فعلە فرۆشە لەش، فعلە فرۆشە مەغز، فعلە فرۆشە خاک محیطە زیست، فعلە فرۆشە تەنەوع و ڕوانگەی خوێت ئەنجامتدا دەرمقابل بنفیتێکە تێتە سوراغت منفعەتێکە ئەیگری. بۆچی ئەم کارەی کە تۆ کردت قەیرە ئەخلاقیە؟ بۆچی وەلێ تۆ ئەمانتە لە پشتە شعارهایەکە کرد بەناوە ئۆمانیزم یعنی ئینسانگەرایی، تحتە ناوە ئێکۆلۆژی یعنی پاراستنە محیطە زیست. تۆ ئەمانتە تحتە ناوە فعالینە حەوزەیە جامعەیە مەدەنی کرد کە ها بە شوێنە دابردنە تەبعیز و بە فشار هاوردن بە دەوڵەت. تۆ چۆن لە ڕاستایە داڕماندنە مقاومەتها وە پرینسیپایە مدلێکی ئینسانی قەدەمت هەڵگردەوە ئەمانتە بە عینوانە فعل ئەخلاقی فرۆشتۆ. ئێستا سەمەرەکەی کۆکەڕ بە باوەڕ من وەزیرە بێهداشتە بریتانیا قەڵەت ئەکا قسەی وەئاکە، بێجا ئەکا قسەی وەئاکە. بۆچی شەیمان مردمە بریتانیا؟ ئێوە خۆتان جواو بەنەوە تبقە نەزەریە بنتام ئەم مردمە کاری دروستێکیان کرد. تبقە نەزەریە بنتام دەوڵەتی ئیتالیا کارە دروستێکی کردگە. بەڵام ئیسە سوال ئاغای ڕاوڵز هات فەلسەفەیەکی ئەخلاقی دانیا وتی کە behind the veil ignorance پشتە پەردەیە بێخەوەری، لە پەسە پەردەی بێخەوەریە. ئایا تۆی ئینسان نەزانی پیاگی، نەزانی ژنی، نەزانی سووری، نەزانی چەرمگی، نەزانی خاوەرمیانیت، نەزانی موسڵمانی، نەزانی جوولەکەی، نەزانی یەهودی، نەزانی بوداییت، نەزانیت ئەربابی، نەزانی ڕعیەتی، کامە کار ئەەکەی ئەخلاقیە؟ ئایا حازری کە پیاک بەسەر ژن و زاڵ بێ؟ ئایا حازری چەرمەکە ڕەش بە بەردەگی بکێشێ؟ ئایا حازری دەوڵەت مەداران ما بەقەی مردمە جامعە وەکو حەیوان تەماشاکەن و کۆی لەیانکەن؟
جوابێک ڕاڵزەی داتۆژێت چون ئینسان نازانێت خۆی متعلق بە کام دەسەست حاکمە یا مەحکوم ئەربابە یا ڕەعیەت جنە یا پیاک ڕەشە یا چەرمنگ دەرنەتیجە سعیەکات شتێک انتخاب کات کە خۆی زەرەری تیانەکە لە ئایندا ئەمەوێت و دەستگاه فکری و ئەخلاقی ڕێن ڕاڵز باشە ئێوە چەند نەفەرتان لە پەسە پەردەیە بێخەوەریە فعل ئەخلاقی ئەنجامەدا ئەو کاورای پیرەمەردە 65 ساڵە تەسەور بکە ئیمڕۆ لە کرماشانە اتفاقە بۆ خۆت بکەفی بێژن بابات کە 70 ساڵێسی کۆرۆنای گرکە با لە ماڵا بمرێ ئەفکر کە خۆت 70 ساڵتە ومچەی هەجێ 70 ساڵێسی وهەنیە عەبە 70 ساڵێسی وهەنیە فکر حاجی سەیبراهیمەتی هەڵدریاک 70 ساڵێسی پێی بێژن حاجی سەیبراهیمەتی هەڵدریاک گەوات تۆ 70 ساڵتە بڕۆ لە ماڵا بتۆپە بەستەیتر ئایا حاجی ئیبراهیم هەرو قسانەیە کاتەوە هەمان فەلسەفەی فایدەگرایی سوود و منفعەت و ئەم جۆر شتانە بەکارهات بۆ خۆیشی قبوڵیەکە بۆ عەزیزانیشی قبوڵیەکە ئەمە سوالێکی گەورەی ئەخلاقیە تماشاکەن ئەوەی کە تۆ بە عنوان ڕەهبەر نخبەگان لە جامعەیەکە دەوڵەت وەزیفەت ئەمەسە پێشبینیت کردووێ چ تەهدیدێک ئەدا لە جامعەت کە بەرەو نابودیەت بە و بۆ ئەوە سازوکارت تعریف کردوێتەوە کە یەخەی پێ بگریت و ئەمڕۆ نەق دەکەی لە دەوڵەتە ئێران ئێژی دەوڵەتە ئێران پەدافەندە قەیرە عامڵی خاص عملی نەکرد لە جریانە زلزلە لە جریانە سەیلە ئەمانە ئیمکاناتیان نییە هەر دزی ئەکەن نە بۆردوزیان هەست نە گریدریان هەست نە چادریان هەست نە قودرەتە ئێسکانیان هەست نە هیچ دەی تۆ ئەم سوالە ئەەکەی چۆن خۆت بۆ تەهدیداتێک کە جامعەت لە ئایندە ڕووبەڕووی بوو نەتەکرد ئەمانە کێ فێرە تۆی کردبوو کە نەخشت دەوڵەتی ئەوەنە زل وە مهم کردو بۆ تۆ و تۆ خەریکوی ئەمتە هەر زلە کردوە دەزانی قسەی مهم مێگەکەی هەر فوتەیەکە زلە کرد تۆ لە کامە دیبەیتە ئیجتیماعیا بەمەگەیی کێ تۆی فێر کردگە تۆ ئیمڕۆ چۆن ناتوانانی سوالە فەلسەفی جوابیتەوە تۆ ئیمڕۆ لە ناوی ئەم کوردەواری ئێمە 2000 پیجت هەست حملە ئەکا بە عەرەب ستیزی ئەکا حملە ئەکا بە ئیسلام کاریشی هەرەمەسە شغڵی و ئەزانێتە کەشفە عەجیب و غەریبێکی کردگە ئەم غەریبیشیە یەک کاسە قبول کردگە عاشقێزی و ئەزانێتە ماشینە بنز ئەم سوارەوە بابەی ئەم دروستی کردگە چون ئەم بقینی تێ لە ئیسلام هەر کە خۆشی بێ لە ئیسلامیشە حوشتر سوار بێ دەی خروجیەکە ئێمە زانیوە تۆ چینی باشە با من سوالەکە جۆرێکی تر مەترحکە خەڵکی کوردەواری داگیرکراو لەلایەن عێراق کارکردن و تۆلیدکردنیان یاکەنارەوە پشتیان بەست بە فەساد و دەڵاڵی بە دۆلارە ئەمریکایی بە فرۆشتن و پوڵە نەفت بە فرۆشتن نەفت و پێترۆ دۆلار ئیستە گشتیان لە ماڵۆ ئیمکانی هەست یەکی پالەتی دۆلاریان بوێ باش دەی ئەگەر ئەم کۆرۆنا سوحاکارێکی کرد قەحتیە مەحسوڵاتە تۆلیدی بە وجود هات هیچ کشوەری سادرە مەحسوڵاتە قەزایی نەکرد بە هیچ کشوەرێتر کەما ئینکە ئەمڕۆ ئوروپا قەدەغەی کرد کە مەحسوڵاتە بەهداشتی لە ئەتحادی ئوروپا سادر بکرێ بۆ دەرەوە باش کاورای کورد وام لێ کردووە پووتوە دۆلارە ئەمریکای هەڵاخستەوە ئیستە ئەگەر کالا نەیەتە سەرزەمینە تۆ و تۆ دۆلار بەی لە بەرامبەریان چی ئەەکەی بەو پالەتە دۆلارە ئەی خۆی تریتی یەکەی تۆ تشی بێتە قۆزی ناوێتە قۆزی خۆ ئەوێ چی پێەکەی تۆ نەتوانی گۆشتی هاوردە لە برزیل بێری بەو دۆلارە بچووکتەرین خەلەلی تێ بکەفێ چی ئەەکەی لەگەڵ کیۆسە عەزیمی وە بنەماڵەی بارزانی و تاڵەبانی چیەکەن ئەو تێ هەڵدریاگەکانە مەسئولتان چیەکەن جێ جامعێکتان دروست کردە فاسد موچەخوەر لاپەقنە پاڵکەوتک گشتی موچەخوەر
عیزەتە نە ئەخلاقە نە کرامەتە چێکە نەکەونە خواردن یەکتری چێکە نەکەونە خواردن یەکتری چۆن حکوومەتە تۆ پێشبێنی نەیەکرد ئیمکانی بوو بوحرانی جەهان بگرێ و نظامە سوڵتەی جەهانی لە بەرامبەریە کڵاپسکە بێسێ چۆن فکرە نەئەکرد یەهۆ وارد بوحرانێکی عەزیم بووە هەرچی شتە لە کار بکەوێ با من شتێکتان پێبێژم من دوێکە بەحسێکم کرد بۆ ڕەفیقەکانە ڕاپەڕین وتم یەکتری بپارێزن هەستە دروست بکەن و کوردەکان و هەرچی پەنابەرە لە ئوروپا بێن نەژێرە چەتر خۆتان وتم پێیان وتم هیچ تەبعیزی قائل مەون کاورا کوردە فارسە تورکە پەکە کەس کۆمەڵەت دموکراتە هەر کەسێ دوژمنی قەسای قەستانە قینی تێلێتان ئێوە داڵدەیبن نانی پێبن وتم کۆمیتە تەشکیل بن وتم بپرسم بزان هەر کەسێک کار چی لە دەستی تێ مەسەڵەن خانمێک کورد ئێژێ من لە فڵانە شارم هەر ماڵە کوردێک مناڵیان هەزەتوان مناڵەکەیان بۆ نگەهداری کە مەگەر کارەکە مەسەڵەن خانمێک کورد ئێژێ من ئەتوانم خۆراک دروستکەم و بیگەڕێنم بەسەرەوە کوردانەی کە خۆراکیان نییە مەسەڵەن خانمێک کورد ئێژێ من ئەتوانم فڵانە کارکەم مەسەڵەن کاورایە کورد ئێژێ من ئەتوانم بشم خەرید کەم بۆ ئەو ژنانەی وا ماشینیان نییە و من نانەکانیان بوو بووەم هەرچێکیان گەرەکە بۆیان ئەنجام بەم مەسەلەن ومن وتم ئیمکانی هەست هیچ کەسێ نەیەت سوراغەیەوە جمێنیشتان پێبن بەڵام وەختە خۆی تێنە سوراختان چون هیچ کام لەمانە فکریان نەیەکردو لیان بقۆمێ سیستەمە بریتانیا و بەڕاستی فرەخاسە و ئەمریکا و پێشکەوتگە و ئەمانە ئەزانی ئەم توڕەهاتەیە مردمە ئێژێتی وا لەکوێ بزان ئەمڕۆ عەلی خامنەی لە سوخڕانیە ئێژێت ئێمە دارویە ئەمریکامان نەگەرەکە چون ئەگەری ئەوە هەست کۆرۆنا ئەمریکا دروستی کردگە ئەم دارووە کە ئێهەنێری بۆ ئێمە ئەیدا لە ئێمە بە موفتی ئیمکانی هەست خراوتریکە باشە کەسێ لە خۆی ناپرسێ دەیخۆ جمهوری ئیسلامی 2 ساڵە پێش وەختێ بەرجامی کرد پوڵەکەیان بۆ ئازاد کرد بەدە و خەریک و هەڕایە کرد کالای ئەمریکایی بسێنێ بۆینگ بسێنێ و ئەویش ئەگەر ئەوەی تیا نەبووە بۆینگە جۆرە دروستکراویە ئێرانی لە ئاسمان و کەفی تەخوارەوە کەسێ لە خۆی سوال ناکە ئەسڵەن سوال ناکە تێنە سەر ئەمە بایدامە پێیاکەین ئەگەر کالای تۆلیدی لەم ئوروپا نەما وە شتێ بۆ خواردن نەبوو تۆ 200,000 پوند پوڵ و حساوەکەتایەوە چی دەردێگەخوا وە دەردەخوا ئەگەر مردمە کەوتنە تاڵانکردن تەنیا ڕێگەی مانەوە ئەوە بۆ بچی کاوڕێ بتزی بخۆی تەنیا ڕێگە ئەوە بۆ بچی کەڵێ بکوژی بیخۆی دوو کەو بکوژی 4 کۆتر لە خیابانە بکوژی بیخۆی پەلامارە نەدەن بۆ کوژن تۆ بەچی ئەمێنیتەوە و پولەوە لە گیرفانتە پول لەگرا عنسورە ئیمان تۆ تێڵێتەوە لەگرا عنسورە بوێری وە شەهامەت تۆ تێڵێتەوە لەگرا ئیستە کەمیونیتی تۆ تێڵێتەوە مەجموعەیەک ڕۆڵەی بوێر وا شانیان داگە لە شانی یەکتری لەو وەزعیەتەسە کە ئەم فاسدینە ڕوەکەنە ئێوە ئێوە ئێشی داڵدەیان بە چون ئێوە لە هەر جێگەیەکە 10-15 نەفەر ڕۆڵەی بوێری بەجەرگی بە شەهامەتن لە قڕوگە ئەژدەهای شنان دەرتێنن و ئەهەن پارێزن کەسێ بێت بیان کوژێ کەسێ تەهدیدیان کا کەسێ ماڕیان بووە کەسێ گەرێکی خۆراکیان بووە ئەو جارەسە ئەحتیاج بە تۆ پەیاکەن تۆ چۆن پێشبینیامانە ناکەی چون هەرچیشتە وەکو ئەقرەبەی ساعات ڕووی لەسەر ناو یەکتری تیک 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 کارەکە ئەی چۆن دەوڵەتە ئیتالیا ئیستا کڵۆپسی کردگە بە 5,000 بە 30,000 کۆرۆنایی و ئێژە زەرفێتە بێداشتی مانیە هاواری هەڵزگار لە چین دکتۆری گەرەکە مەگەرەمانە ملیانزل نەکردو قنیانزل نەکردوێ مەفرە مهیبین و دانشگامەنەسو و دکتۆرە دێنەدەری و ماریات ئەگرین و فرە پێشکەوتگین چی بوو لە بەرامبەر بەحرانێکی وا گشتیان کڵاپسیان کردگە ئێستا ئێستا کڵاپس کریاگە مردمێکی منفعەت تەڵەب و دروست کردگە کە حتا بەشەر خاری ئەکا و گۆشتە بەشەر ئەخوا تا بمێنێتەوە چەند نەفەر لێەوە ئومیدەکان لە خیابانە قەپی پیانەکەن بێژن چ وەڵەمە گۆشتێکم بابی خۆین چەند نەفەر لێەوە دەیتر ئەخلاقی تر کاوراگەری کەسی بمێنێتەوە برسیەسی چی بکا بەڵبەخت
جيبكە دیتە ئێوە وەختێک جامعەی ئیدەئالتان نەبوو، وەختی ئارمانتان نەبوو، وەختی ئینسانە ئیدەئالتان نەبوو، وەختێک لە بەرەو ئیدەئال حرەکەتتان نەکرد، وێسیایت وەقنە پاڵخستەوە لە ئەگەرە بحرانێکی ئاوا خوات ماڵت مناڵت جامعەت تەهدیدە کاملە لە بین چوونە. لذا ئەمانە وایان بە تۆ کرد لەبەر خاتری ئەوەی تۆ نۆکەریە بێشەس حەدە خوات بیتە دەست جەلالە تاڵەبانی و مچەی هجری و ئایەتوڵڵا عەلی خامنەئی و ئۆردوغان و پاڵکەوی تۆ ئەو بۆتی بپارێزێت و تۆ حاڵە خاسوێت و لێو بدزێت و تۆ نۆکەری بیت. سێرکەن ئەم دەستگایە فکریەکە ئێوە دروستان کرد و ئەم ڕەفتارهایە ئەحمەقانە و غەیرە ئینسانیە کە کردەتان بەدوورە لە ئەخلاقیات و سرفەن لە ڕاستای دەفع شەهەوات کارتان کرد لە بحرانە ئاوا ئەوەڵین حەڵقەیە زەعیفن کە ئێوە لە بینەچن. بزانن ئێوە تەبلیغتانەکە بچن لێو پرۆتستکەن و مەمکتان سیلیکۆنیکەن و قمتان خڕکەن وە سیلیکۆن دێک هاورایە $40,000 خەرجی مەمک و سینگ و بەرەو کوقنی کردوێ لە شەرایەتێکان نان نەوێ بیخوا ئەتوانێ بڕاتە دەر شەڕ بکانان بخوا ناتوانێت کاروا بکە، ناتوانێت کاروا بکە. ئەتوانێت تەسمیم بگرێ سیلیکۆنە باسەنەکەی خراونەوێ کاروانەکە. ئێوە چۆن ئەمتانە تەبلیغ کرد لە ناوە جامعە و حەچی خسڵەتە هاونۆ دۆستی و ئینسانیەت و بەزەیی کوردی بوو فڕەتاندا تحتناوە پێشکەوتن بێ ئەوەی حیچ بەحسێ دەربارەی بکەن. ئێوە چۆن هەروە ئەم دنیای غەربتانە بەعنوانە مەدینەی فازلە قبوڵ کرد؟ ئێوە چۆن هەروە نگاهای مەکاتبە فەلسەفیە غەربتان هەروە قبوڵ کرد چۆن F35 بوو؟ چ ڕەبتی بە فەلسەفە هەست؟ ئەبزار چ ڕەبتی بە فەلسەفە بوو؟ ئەبزار چ ڕەبتی بە ساختارە حاکمیەت بوو؟ چ ڕەبتێکی بوو؟ کە تۆ وا قێزە لە خۆت کرد، بێزە لە خۆت کرد، تفە لە خۆت کرد، حەیرانە کالایەکی ساختە بوویت. باشە بچن لە دیبەیتەکانە پێشووترا من بەحسە لیکوید مۆدەرنیتی ئەەکەم و بە لیکوید ئەف لاڤ ئەەکەم هەرتکێن، یعنی جریانە سەیالە مۆدەرنیتە و جریانە سەیالە عشق لە ناو جامعەی ئەوروپای ئەمڕۆژیە لە نووسین ئاغای زیگموند بابمەن، جامعەشناسە لە هەستانی جوولەکەی بریتانیا و ئەستاد جامعەی دانشگای لیدز کە بەحسەکە ئینسان ئەمڕۆژی یەکتری مەسرفەکە وەکو کالا، وەکو تۆ چۆن ئایفۆنە هەشتی ئایفۆن نۆتی ئایفۆن هەشت فڕادەی کەنجکەکەم ڕواتەکە پێیەکە بەینواتەکە پێیەکی ترە عاتفەی نامێنیت و تەواو تەفاهمیان نیەتەکە یەکتریا و چ بکەن و کاورایوێنی ژنێکە دوو مناڵی هەست بەری داگە مناڵ لە باوکی هەست نە کەسی هەست نە کاری هەست حایتەرانیسی بۆ خۆی نەهوفە. یعنی چۆن سەحا تۆ تووشە بەحرانێکی وا ئەوی ئەمڕۆ ناترسی سۆ گشت کەسی یەکتری بخوال ناو خیابانە بات هیچ یەکتری بخوا. ئەم جامعە هیچ ئارمانێکی نییە، هیچ وەفا، سۆز، شەرم، ڕەحم نیسی. تۆ وتت ڕەحمت نەوێت، تۆ ڕەحمە نەوێ حکومەتێکە دایک و باوک احتیاجیان بە ڕەحمە مناڵ نییە، خۆ ساڵمەندانە کارەکە پولی هەز معاشت داد ئەیوە لە ساڵمەندان تۆ واتوت هەر کەسێ بچی بۆ خۆی زندگیکە. دایک بوو بەڕاستیشی بۆ چی باج با بۆ مناڵی بەری دەبا بچی. تۆ واتوت تۆوتت ژنێ بۆ چێشە دانیشێ بە دیارە شوەکەی وەوا معلول بووگە. یعنی چی سۆز، یعنی چی وەفا، یعنی چی زندگی، یعنی لەزەت بردن. دە ئیستا گەیتە 4 مانگە تەرە گەیتە وەختێک زندگی یعنی لەزەت بردن کاورا گەرێکی بمێنیت و کەپی دامە لەسەر سەرە بۆ ڕێ. تۆ ئەمە فرشتی جالبی بوو دروسە کرد. دانەی ئینسان کەوت کەسە بەرە بە هیچ ئرزا ناوێ
بە حیچ ڕام ناوێ حەجێ نایگرێت نە ئەخلاق نە ڕەحم نە وەفا نە سۆز حیچێ بەری پێ ناگری تو خودخایەکی خوو پەسەندیت پول بۆ خۆتگەرەکە سکس بۆ خۆتگەرەکە نانە بۆ خۆتگەرەکە تۆ سەف ئەکێشا چۆن بچیتە سواڵە دەوڵەتە تورکی و لەژێر قاچە ئاغایە ئوردوغان و لەژێر قاچە عەلیە خامنە یا ئاوس بووی خۆتە بە بەچکە زرنگ ئەزانی دەی لە ئەگەرە ئەتفاقێکی وە حەق هەڵقەیە زەعیف تۆیی وە مقەسریشی چون تۆ خۆت ئەم دەکردەموت تۆ هەرکە چی بکە و دەسی بێتە سەڵاتە و گەوادیەکە چی بکە و دەسی بێتە سەڵاتە و تەجاوزیان پێکردگە و چی بکە و دەسی بێتە سەڵاتە و کۆڵ بەرە و چی بکە و تۆ ئەمانتەوە وتە کاورا دەسی بێتە سەڵاتێشە بێت تۆ هێسەر کاورا دەسی بێتە سەڵاتێشە لنگی بکات و تەجاوزی پێ بکەن تۆ وتی بخاتەوەی زندگی بکە زندگی بە هەر قیمەتێ بکە زندگی بە هەر قیمەتێ لە خەلە ئەنەگەی نەغەلات بە کوردەواری داگیرکرا و لایەن عێراق وەزانی سەمەرەکەی بێت و چی ئەو خەڵکی کوردە ڕواتە خیاوەن مەمکی یەکتری وەڕێتەوە کەواوی کەبیخوا تۆ وات کرد بەجامە تۆ تۆلیدە لە کوردستان لەبەین برد وت لە ئەمریکا تی هەرزانترە وەگرە بازاڕەوەی کەینە بازار با دولار بێ سوحانەها چیەکەی تیاڵگریاکە حکوومەتە هەنیم دەرەچی بۆ کوێ دەرەچی سێ ئەم حەیولا ئێوە دروستان کرد ئەم کەسافەتە ئێوە دروستان کرد ئەمە فەساد بوو فەساد دروستان کرد انحراف بوو لە خووی ئینسانە بەرخەلافە تەمەدون بوو یعنی زندگی اجتماعی لە پەیوەندە اجتماعی و تێت لە ئرتباتە اجتماعی و تێت ارتباطات بەر ئەساسە عەواتف ئینسانی غەیرە قابلە خەرید و فرۆشن بەمە ئیژن تەمەدون سیڤیلایزد بوون یعنی ئەمە گەماڵ باوک نە ئاسمان خەراشە سەد تەبەقە دروستکردن هەورەبان دروستکردن شاپینگ سنتەر مۆڵ دروستکردن لەچ سیلیکۆنی کردن قم سیلیکۆنی کردن بەوە نایژن سیڤیلایزد بوون ئەم سیڤیلایزەیشنەی ئێوە ئیمڕۆ بە فوویەک وەکو کۆرۆنا لەبەینەچێت وا یەکتری قڕەکەن جامعەیەکە تیا بەزەیی نییە جامعەیەکە تیا تەرەحم نییە جامعەیەکە تیا هاوکاری نییە و من فکر ناکەمەوە کە فعل من فعلێکی مندگارەوە لە ناو جامعە سەمەر ئەدا و ئەم فعلە قەیرە ئەخلاقیە ئەیکەم ڕۆژێ سەمەرەکەی گشتمان بەهای ئەدەین چۆن ئێوە فکرتان کرد هەر کەسی وا لە فکر بەرژەوەندی خۆی هەر کەسی جۆری فکر بکاتەوە و هەر کەسی وا بە فکر بەرژەوەندی خۆی یەکێک نییە ئەم قسانە کاکا بێت تەوزیح بە هەر کەسی وا لە فکر بەرژەوەندی خۆی یعنی چی چۆن ئەم فعلە ئەخلاقیە چۆن ئێمە قبوڵمان کردگە ئەمە ئەخلاقیە چۆن ئەمە قبوڵمان کردگە یعنی سەعادەتمەندیە ئینسان من دوێکە مەسالە فۆردە کۆمپانیە فۆردمدا بۆ ئێوە و ئەوان وتیان ئێمە بۆمان مهم نییە هەر کەسێ ئەمرێت بێن پوڵ خوێنەکەیە دێ ئالەگرا سوعالە گەورە لە ئێوەمانان ئەمەسە بە تایبەتی ئەوانەی کە ئمڕۆ تەحتەناوە دنیای مۆدەرن و فعال جامعی مەدنی و پزیشک و دکتۆر و ئوستاد و پرۆفسۆر و دنیای غەرب و عیلمانی تەحتەناوە نەهلەهای بێشەرەفن مەزهبی کوان مەلای گەواد ئیستە کوان بێن بێژن ئەمە چۆن واسە
لە گشتی فاسدتر مەلاس لە گشتی دروزنتر گەواتر ئەوانن کوان ئەم ئیماندارانی ئیسلامی ئایستە لە خیابانەوایەنە و دەستیان هەڵماڵایە و تەبلیغە ئەخلاقیاتە دروستیان کردووە و خۆی دروستیان وایە و خەڵکە یەک مەلای گەواتان نەدی بێتە دەرەوە فتوایە بە لە یەک مزگەوتە درۆزنانەی ئەمانە یەک مەلای گەوات نهاتە دەروێژە خەڵکی کوردەوار ئاگاتان لە خۆتان بێ ئێمە ئەتان پارێزین دەرگای مزگەوتەکان وازە بۆ برسیەکان بەوانەی کاریان لەدەستدا بۆوانەی نانیان نییە بۆوانەی تازە پەنابەرن کووە دیتانێوە دێ ئەم دینە ئێوە دینە خوایشتان خراو کرد ئێوە پێغەمبەرە خوایشتان خراو کرد بابەجان ئێمە لە جامعەیەکا گەورە بووین تۆ کە بە خۆت ئێژی مەلاکا ئەحمەق من تۆ ئەناسم من تۆم بە مناڵی دیگە تۆ لە دزی لە گەوای لە خوێڕی من تۆ ئەناسم وەڵا تۆ نەگۆڕیاگی حرامزا تۆ ئەمە پوری واتیە نانی واتیە خەریکێ خۆی دەنا تۆ لەکوێ محەممەد المستەفا لەکوێ کورە ئاخر چەپەڵ تۆ چیەکەی لە مەحراوە محەممەد المستەفا کورە گەوا باوک تحت ناوە مامۆسا تحت ناوە دکتۆر و تێ هەڵدریاک تۆ هەمبەستگی ئیجتیماعیە کۆمەڵگای کوردەوارە مەشتیان بەتەو کردایەتەوە فێرە خەڵکە کرد و جنازە عفونیە با فڕیدەین عفونەت نەکا دەی سۆحانەوەن لە کلکە خۆتیش فڕادەن گەماڵ باوک ئەو فعلت کوێ تۆ چۆن فکر کرد ئەمە ئەخلاقیە بابات ئەوەی گەورەی کردی بە وجودی هاوردی نانی کردە دەمە ماچی کردی سۆزی پێتدا گەورەی پێتدا بابات بمرێ بە کۆرۆنا نەیگریتە باوەش دەم نەخەیتە ناوە دەمی لەبەرەوەی بمێنی دەی تۆ وەختی گەرەکت و بمێنی هەر بەهایەکە دەی بۆمانەوەت تماشاکەن ئەوە ئینسانیشی پارێزگاری لە خۆی بکاو بە سوورەتی تبیعی ئینسان لە جامعەیەکی نائەمنا کە بەر ئەساسە منفعەت دروست بوو ئەحساسە ئەمنیەت ناکات نایکات تۆ درۆ ئەکەی کێ تەبلیغیە کردەی وە مردگانە و بەڕاستی و پزیشکی وایە پزیشکی قەڵەتی کرد پزیشکی سابەتی کرد هیچ غەڵەتێ ناتوانێ بکە ئەم گشتە ئەحن و تلوپ و دەستگاهە بوروکراتیک و داروخانە و ڕادیۆلۆژی و ئێمارای و کۆلۆنۆسکۆپی و ئەوە کۆپی و ئەم گشتە چرت و پرتیانە دروست کرد چارە کۆرۆنا ناکە حەجێکیشیان بەوتن نییە تەمام ئەم نوسەخیشە کە دروست کریاگە قەبلەن دانشمەندانە قەڕنە 19 بووگن کەسانێک بووگن کە حەکیم بووگن شیفتەیە کارێ بووگن کە کردیانە تەمامە جێهشایە گەورەیە کە تۆ لە قەرنە 20 دیت سەمەرەی قەرنە 19 و نخبەگانە قەرنە 19 بوو تەمامە فەسادێک کە تۆ لە دنیای بڕوائی وێنیت سەمەرەیە ڕەفتارە کۆرپۆریشنیە قەرنە 20 بوو و ڕەفتارە شرکەتی قەرنە 20 بوو تۆ بەجای ئەوەی کە ئیستا ئەخلاقیات بەحسکەوە بێژی خەڵکی بە تەنگ هاتک عاملە نابودیە ئێوە فقط کۆرۆنا نەبوو بێ ئەخلاقبوونە ئێوە بوو وا دەوڵەتە ئێرانیتان تەحمل کرد وا شانتان داژێری جنایەتی کرد 89 سروەتتانی تاڵان کرد 89 وتان چ بکەین و دەستی بێ دەسەڵاتمان و شینان بخۆین و هەر کەسێ زرنگە دەست بێتە کوڵاوی خۆی و ئێمە چ ڕەبتی تێسن ئەها ئیسە کۆرۆنا دەرە ماڵتانی گرکە کۆرۆنا هیچ تەبعاتە کۆرۆنا بێسە بە دیارە ڕکودە اقتصادی و بێسە بە دیارە بێپوڵی و سقوتە ئەرزشە ڕیاڵ بێسە بە دیارە دۆلارە 40,000 تمەنی و تو بێسە بە دیارە ئەمانە با دەست پێ بکە با قەحتیە کالا بێت 2 مانگی تر لە ئێرانە ئەوە دەمدەمە عەیدە خەڵک نەچوو خەریدە فرە بکە بێسە بە دیار 2 مانگی ترەوە خەڵکە خزانگەسە ماڵ و تۆلیدات نییە و خەڵکە خەیتە ماڵەوە بێسە بە دیارە تەبعات کۆرۆنا ملەتێکە دروست کرد فاسد ملەتێکە دروست کرد خۆفرۆش ملەتێکە دروست کرد تەجاوز پێکریاک ئەم ملەتە خۆفرۆش و تەجاوز پێکریاگە ناچێتە ڕێگەی ئارمان ناچێتە ڕێگەی داڵدەدانە یەکتری ناچێتە ئەو ڕێگە ئەچێتە ڕێگەی دڕانە یەکتری
بەدڕن. ئەها دیکتانە ناوی تەبقاتی زەعیفە زاتیان نییە پەلامارە دانێ پۆلیسە دەوڵەت بنوەریوە چەقۆکەونە گیانی یەکتری مەسەن لە سلێمانیە کاورە زاتی نێشقی هەڵدانە پۆلیسێکی زانیاری بەڵام 500 چەقۆدەن لە یەکتری لە خیابانە وڵات تەب کاورە و کلۆشنکۆف دای لە کاورایە کوشتی وەلی زاتی نییە با لە فڵانە کەس بیکوژی. مەحموود سەنگاوی و مەلا بەختیار و بارزان زاتی نییە بەیانەوانە. ئەمانە سەمەرەی چی بوون؟ سەمەرەی جامعەی کە کتەیە کار نەکریاکە ئاموس و پەروەش نەوگە شاعر نەوگە خەلاق نەوگە و نییە و ئەوەی هەست فاسدینە درۆزنێکن کە فەساد عەقڵیان دروست کرد. فەساد عەقڵە مەسە تۆ ناتوانین تەشخیص بێت کامە فعل ئەخلاقیە و نەتیجەی ئەم کارە کە تۆ ئەیکەی بەکوێیەگا تا کوێ گۆشتە بەشەر خواردن ئەخلاقی نییە هەمیشە ئەخلاقی نییە یا ئەگەر و ئەمما و ئیستیسنایشی هەست تاکەوێ ئەگەر تا کوێ تەجاوز پێ نەکردن ئەخلاقیە تاوەی کە تۆ خۆت بکوژی یا تاو جێگەیەک دوودانە چۆڵ بکێشتی تۆ ئەگەر تەجاوزیان پێکرد ئەستقباڵکە تا نزت بۆی کامی ئەخلاقیە. تۆ هەدەفت چی بوو لەوەی کە نادیا مرادت هاوردوتە دەم کەنیشکە 100 دانە داعش گرتی گیانە گەنگ بەنگیان تەکا کردە دێ با بڕۆین سوراغە پلەژێری جنسی ئەم خانمەکەی خۆشوگە ئەم خانمە بە سوورەتە تەبیعی لەوانەیە یەک پیاک حازر نەوایەتە یا سێکسە معنوانە غەنیمەتە جەنگی 100 پیاک گرتی یەسی لەزەتی بردکە لێ ئەم خانمە گەر بەرخەلافە لەزەتی نەبرد لەم تەجاوزە چۆن خۆی نەکوشت با خۆی بکوشتایانە هێشتا تەجاوزی پێ قەپی کردایەوە زوانی بقتانە. تۆ چۆنم تا هاورد بە عنوانە فعل ئەخلاقی بڵاوت پێدا و کرد تەسەمبول و نەمادە قەهرەمانی لە جامعە. ئەزانی سەمەرەکەوێت تۆ چی براکەم؟ سەمەرەکەوێت ئەوەی کە یەک اختلال لە سیستەمە نظامە سوڵتەی جیهانی بکەفێ تۆ توانە ئەوەتە نییە دروست حرەکەتکەی نظامە سوڵتە بخەی و نظامە ئینسانیەکەی خۆت دابنی. تەمامە نۆرمەکان نظامە سوڵتەت تۆ قبول کرد. تۆ تەبلیغ ئینسانیەتە بەشەر غەربی دەکرد بەشەر چاو چەرمەگە بەسەر خۆتا سوار کرد و چاو بۆرە پێست چەرمەگ. لە کاتێکا بەشەر غەربی ئەمڕۆ ئەگەر دەسماڵە توالت نەماڕێت بەما تەحتی کە پاکی بکاتۆ هیچ فکرێتر بە زەهنی ناگا چۆن ناتوانێت فکراتوە ئەتوانێت ما تەحتی بشۆرێت. نا ئەدارەی فازڵەوە بریتانیا ئەلامی کردگە خواهشتان لێ یەکەین لە ئاڵتەرناتیڤە دەسماڵ توالت استفادە مەکەن. حوڵە و مەمەڵ مەماڵ نەقی خۆتانە و ڕۆژنامە مەماڵ نەقی خۆتانە و فڕێدەنە ناوی سەنگە توالت مەکەن ئەم کارە مەکەن. فازڵاوەکانە ئیژێت ناتوانێت فکراتۆ توانێ باسەنی شیوە شتێتر بشۆری پاکی کاتۆ لەم مەدفوعە حتمە نێشێت دەسماڵی پیا بکێشێ. تۆ ئەمتە کردبوو نخبێ بەسەر کەلەی سەری ئێمەوە ئێمە لە زندگی خست بەڕاستی و لە کوێی دنیا و لە قەربوو واکەن و بەڕاستی و لە غەربوو منیش بکەنەپایەن و بەڕاستی و لە غەربوو خۆیان ڕوتەکەن و سەنعەت پۆرنۆگرافی ئەس و بەڕاستی و لە غەربوو تۆ واتە کە دەم مەردەمەمە توهی بوو لە سیڤیلایز بوون دەرچوو پەیوەندای اجتماعی نەما ڕاوابەت ئینسانی نەما هەرچیشتە فرۆشتن هەرچیشتە کردە پووی هەرچیشتە بوو بە پووڵ هەرچیشتە قابلی کڕین و فرۆشتن بوو. تۆ وتت کاورا شەهامەتی بۆ چییە؟ پۆلیس هەست. تۆتە کاورا بوێری بۆ چی دوو دەرناخوام دەور و زمانە یعنی قەڵم پول قەڵم دەی با بزانم لە دۆرانە قەحتیە قەڵم وەداوەگا پول وەداوەگە یا شەهامەت یا بوێری تا بزانم هەزاران نەفەر لە پای شەهامەت و ئەخلاق و مەردانەگی ئەحسێنە و ئەپارێزێن لە پای قوڵ کامیان ئەوش قوڵمی وا دانشگا پێوە بە خۆت هیچێکە نەوێت کامیان. تۆ فکرەکەی بۆچی ئەم نەمایەندگانە ئەحزابە کۆمەڵ و دموکرات و یەکێتی و پارتی وتی هەڵدریا و خوێڕی بۆچی ئەو حکوومەتە حەلیمە ئێستا ئیعلامی نەکرد؟ مەگەناژی من حکوومەتی حەلیمەم وتی هەڵدریا مفرە مهمم بۆچی ئیعلامی نەکرد لە تاوە وڵاتانە ئەوروپایی سازماندەهی کوردەکان کە لە ئەگەرە تەعەڕوز هایە نژاد پەرستانە پێیان داڵدایانەدا چون هیچ کام لەمانە ڕاهبەرانە ئێوە نییەن درۆ ئەکەن
درۆکەمە مشت درۆزنن مشتی منافقن بابەجان کاورا وا بووگەس و فاسد و پوڵ ئەدزێت و چووگە قرسە وایگرا مەسرەفەکات و سایز ئاڵەتە تەناسۆڵی گۆڕیگە عملیاتی کردگە خۆ ئەم کارانەی نەکردگە بکەفێتە ناوی خەتەر بمرێ ئەزیزەکەم خانمێک کە چووگە لچی پرۆتست کردگە و سینەی پرۆتست کردگە و باسەنی سیلیکۆنی کردگە خۆ بۆ ئەوە نەوگە بێ خدمەتە جامعی بەشەریە و خدمەتە جامعی بەشەریەت قرار لە تەختخاوە بکە عەزیزم کوربراکەم بۆ ئەم ئەندامانە بە فکریان ناگە کەسی بیان پارێزی چون گشتیان بەر ئەساس نفاق خەریکن تەک یەکتریا کارەکەن گشتی بەڕاستی پولەوە هەر کەسێکی لە فکری خۆیاوێت و جێگەی گەرمێت و شڕمان و نەمان دەکەین و بەڕاستی و سیاست و بنی قوڵە و چ بکەن و وڵاتانی ئەوروپا و بەڕاستی پەیمانێژن ئیرهابی و ئیرهابی نوین و من زۆر حەزم لەم مەملەکەتەوە مەملەکەتە زۆر پیاوی چاکەوە بە من بنیفێت ئەدا دۆتۆ ئەمێنی 2000 نەفەر تحتە ناوەمانەوە لەم ئەوروپا یەکێکی تیانی سازماندەهیان کە بەیانی لە خۆیان لە خانەوادای دفاعکە عزیزم تۆ بە عنوان حیزب سیاسی تۆ بە عنوان جریان سیاسی پێشبینی ئایندەکەی احتمالات دەرنەزەرەگری خەتەرات تێریتە بەرچاوت بۆیە تەمامە دەوڵەتانە دنیا وزارەت دفاعیان هەست بۆیە تەمامە دەوڵەتانە دنیا ئەرتەشیان هەست پەدافندە قەیرە ئامڕیان هەست دەرئەگەرە بەلایایە تەبیعی یا پیشبینی ئەکەن مەسەلەن شی بیکەن تو چۆن پیشبینی ناکە ئەم ئەوروپا ئەترازێت و خەڵکی پەلاماری یەکتریە دەن و ئەمانە بێ ئەخلاقن و ئەوڵین قشرێکە حملەی پێکەن خارجیە ئۆکەی من شتێتتان ببێژم ئمڕۆ دەوڵەتە ئاڵمان ئەعلامی کرد ڕەهبەران حیزب نازیە ئاڵمان حزب خۆی و جناح حزب ئالتەرناتیڤ منحل کریاوە دەڕەستە خب ئەم خەبەرە بە ئێوە چی ئێژێت ئێوە چۆن ئەم خەبەرە تەفسیرەکەنەوە یعنی ئێوە ئەحساسەکەن کە دەوڵەتە ئاڵمان ئەحساسەکە هەرجومەرج دروست ئەوێ لەزا ئێشێ حیزبێک بە ناوی حیزبی نازی ئێبتاڵ کاتەوە واسە فکرەکەن واسە چ زەرنگ و دەوڵەتە ئاڵمان بەڕاستی زۆر مهم بوو یەکسەر حیزب ڕاستی ئاڵمانی ئێبتاڵ کردو منزوتانە مەسەیتر دلیل دقیقا ئەمەسە کە شەرایط بحرانیە شەرایط بەرەو جێگەیەک ئەڕوات کنترۆڵ و حکوومەت لەسەر ئەوزاع نامێنێ و ناوێت حیزبێ ڕاسیست بوێت چون خارجی کوژی ئەکەنوە جنایەت لە جاماکەن وایە یاوانیە ئیستا ئێوە ئەمە بە حسابە دەوڵەتە ئەڵماندانێن وانیە من مطمئنم ئێوە ئەم کارەکەن وای خوێنەوە خەبەرەکە تەبام شتێتتان ببێژم ئەوە ئیستا بخوێنەوە لە ئەگەرێک کە مطمئنی هەرجوو مەرج دروست ئەوێ و میزانە ئیتمینانت 70-80% بۆ خاتری وەی جەریانێ بتوانێت جامعی ئاڵمان کۆبکاتەوە و بەر ئەریکەی قودرەت دانیشێ بە سوورەتە قودرەتێکی تۆتالیتەر نازیەکانن و ئەمانە چوون لە تەریقی قانونی و ناتوانن ئەم کارە بکەن قەیرە قانونیان کرد کە تەبدیل بوون بە ئۆپۆزیسیۆنە مەرغوو بە قەیرە قانونی لە ئەگەر شێوانە و خەتاب بن لە ماڵەت لە سۆشیال میدیا خەڵکۆ کاتوانیە یان چی کرد یعنی هات وەختی حیزبەکەی منحل کردو ئەفکارەکەشی منحل کردو و شۆردی پاکی کردو یعنی ئەندامەکان وانەی کە سەرسپورتە بەمانگشتیان چوو پێکاریان لە ماڵە بخەفن تەواو بوو لەبین چوو عەزیزم تۆ وەختی ئەمێنی لەم جامعە کەسی قسە ناکە کەسێ هیچی نایێژی دلیلی ئەوەسە ئەمانە گشتی کارمەندە دەسە ئەمانە نە مشتی تیاڵدریاگە دلار خۆرە $100 و $200 قیمەتیان هەست مشتی هەرزان قیمەتن ئەمانە تۆ چۆن لە جامعی خۆتە جورئەت نەکرد بەی لە پزیشکەکانە بێژی پزیشک مشتی فاسد مشتی درۆزن کاورا 28 ساڵ چووگە پزیشکی خوێندگەیستە بێت چوارەکەنیش کە مردموشنە مەردەم بوێت نەی خوێندەگە بێت گیان ئینسانەکان نجات بە حەکیمە چێ بۆ لای دەردەدار نە دەردەدار بۆ لای حەکیم ئەمە سەنعەت ئەمە بیزنسە ئەمە حەج بوویەک ئینسانیتیانە تۆ لە زەهنە خۆتە حەج وەخت پزیشکێ تەسەور ناکە ئینسانێکی گەورەست تەسەور یەکەی پاترۆڵی هەست ماڵی گەورەی هەست ژینە زەریفی هەست بڕاستی و تەبقە اجتماعیەتێکی دوا فەرقەکە پوڵی تێتە بەری چاوت بۆیە تۆ حەج وەخت لە جامعە بە سوورەتە جامعەیەکی پویان نەدا لە سەنفە پزیشک کاکە تۆ حەکیم نییە کاکە تۆ درۆزنی تۆ کڵاوبەرداری تۆ فاسدی
تا لە جامعەی توە ڕۆڵەیە بچوایە پزیشکی بخوێن نابغەیە بواە وە ئینسانێکی بە بەزەیی کە لە بەزەییە کوردیا ئەچوو بەرەو پرۆسسێک کە لەم بوونە بگایە بە مەقامێکە معلوم نەبوو چییە. ئیستا بدیایە لە خیابانەکانە یەکی ساکی ها بەدەستیان و ماڵ و ماڵ خەریکن ئەگەڕێن، هەرکە پولی بوو پیان بدا، هەرکە پولی نەو پیان نەدا. نەبووە شتە نییە گشتی کریا سەنعەت تەولیدە ئەواتە سەر و گشە ئەدا بە جامعە و گشت دروستەکات و گشتە ئەوات و گشت تێرێت و گەشە سەمەرەکەی بوو بەمەی کە تۆ خەریکی ئەیبێنی. ئەمەی کە ئەمڕۆ جامعەی ئیتالیایشی خەجاڵەت بکێشێت، ناتوانێت مردمەکانی خۆی لە مەرگ نجاتبان لە عوزڵەت و لە تەنیاییە لە دڵتەنگیە خەریکن ئەمرن. کاورای 65 ساڵە و پیرەژنە تەنیای 60 ساڵە و خەریکە لە تەنیای دڵیە تۆقێت و ئەمرێ. ئەمە سەمەرەیە زندگی و خۆشبەختە ئێوە و ئەرێ تعریفە ئێوە لە خۆشبەختی چییە؟ وا زریکە زریکتان تێ بە شوێنە دنیای غەربە و تعریفتان چییە لە خۆشبەختی؟ وا زریکە زریکتان هات لە دەسماڵ کێشانە بە دەوڵەتە ئێرانیە. ئێوە دعتنەوە شعارە مەدەنی و مبارزەتی جامعەی مەدەنی و ئەحزابەتی هەڵدریاکە و جواوتان چی ئیسا؟ چێژن بێن لە مەنزەر ئەخلاقی و لە خۆتان دفاعکە. خەڵک پشتمان ڕۆی شوێ بە لەگەڵ خەڵکی نەمرێ دەیسە لە ئیتالیا خەڵکی ئەمرێ نەماڵەوە دوای تۆ گاوە باوکبێ قسە بکەی. ئەی بۆ خەڵکی ئەلکولە کوژێ قسە ناکەی؟ ئەی بۆ فرۆشەندگان ئەلکول ناگری؟ تماشاکەن مەردم. ئەمە شتی بێتێتری گەرەکەم چون فرەپان و بەرینە مەقولەکە. من حتما لە دیبێتێکی ترە دەرمەورد فەلسفەی ڕاوەکە و بۆتان قسە ئەەکەم کە بزانن حکوومەتەکان چەندێک لەمە ئەستفادەکەن، چەندێک ئاوا بەرخۆردەکەن. تماشاکەن من پێشووتر لە فیلمەکەی تەیکەنا وتم باوکە کەنیشکەکە وا دزی بوویان بە مافیا ئالبانیەکە وتی من پوڵم نییە بدەمێ وەلێ من توانایی و قدرەتێکم هەست کە پەیدا دەکەم و ئەتکوژم. کابرای ئالبانیایی پێوت گود لاک. یارانە ڕاپەڕینە کوردەوارە سەر بخۆ ئەم جامعە بە معنای واقعیە کە لەمە فاسدە. فاسد دەزانین یانی چی؟ یعنی کاورا ناتوانێت تەشخیص بدات کامە کار ئەخلاقیە کامە کار غەیر ئەخلاقیە، ناتوانێت تەشخیص بدات لە کامە بەرەوێسیاگە، ناتوانێت. وەلذا بەر ئەساسە فەسادی خەریکە کارەکە مەگەر ئێوە نەبوونەتان و دنیای غەرب عمرە بەشەری درێژ کردەگە، مەگەر ئێوە نەتامود گەرەکتان نەو بمرن مەرگتان شاردەبوو شادیتان لەرەک و قڕبێن و ئارایشکن و قڕبێن و مەگەر ئێوە نەبوون، مەگەر ئێوە نەتان و پزیشکی گەیگە بەجێگەی و ڕاستی و ئینسانەوەیەتی 200 ساڵ عمری و لەزەتەوات و دەیستە بڕۆ کۆرۆنا 65 ساڵە دالێ سۆها فشاری بۆ بێژێ سەرەوەی 50 ساڵ حەقی نێبێتە ناو بمەرسان، فشاری وا دێژێ سەرەوەی 40 ساڵ نێت. دەیستە بڕۆ حەیتەرانکە بۆ خوات بەچۆ حەیتەرانکە و پزیشکی و بەڕاستی و دنیا گۆڕ و تۆ ئێوە دەسەرەوە نەیبردیتە سەرەوە. تۆ دووچارە ئوفولە ئەخلاقیە کەسیفێ بووی وا بەزەیتان بەرامبەر یەکتری نەما، ڕەحمتان بەرامبەر بە یەکتری نەما، ارتباطاتە ئیجتیماعیتان نەما، خۆتان گومنام کرد. تۆ ئیتر بە ئینسانیەت و بەخۆی ئینسانیت و بە ڕەفتار و زەحمەتێکی ئەتکێشا مۆرد تەوەجوه دیگەران نەوەی بچن ئیستەیشە کاوران لایڤ ئەکاتەوە پەیجەکات و درزم ممک و نەخڕێکی پێوێ 400,000 ئەنتەر ئەچێت و دیاری و تەماشایەکە گەشتی خەریکی دەستپاڕە. بەڵام بەحسێکی جددی ئیجتیماعی کە ڕەبتی بە حەیات و مەماتی هەست بۆی مهم نییە، حەزی پێ ناکە چون وا گەورە نەوگە ئەو گەماڵە وەختی ئیتفاق وا بکەوێ ئەوە کەوێتی گیانە مەردم خواردن، تەجاوزە مەردم کردن، ماڵە مەردم بردن، دزی کردن، لاشەی ئینسان خواردن. ئەو مخاتەبینە درزن مەمک و ناوگەڵ و ئەوانە. تۆ بەشەری وات دروست کرد، تۆ حکوومەتە حەلیم، تۆ ئەمسالە ئەستێرە کەریم و ئەمسالە ئەو تێ هەڵدریاگانە دروست کرد و ئایوێنی ئەنتەر و منتەر و شێت و ئەمانەتی گیانە ناویشتە بەکای ئیجتیماعی تۆ دروستە کرد.
تۆ سپای پاسداران سلیبریتی و تێهۆڵدریا و دەڕداف و پەلەنگ و فعالە جامعەی مەدەنی تۆ ئەمانتە دروست کرد. تۆ ئەم مەردم تەوا پێ کرد. جامعەیە تۆ هیچ مشت و مڕێکی نەکرد بە هیچ شناختێکی لە دنیا نیە، شناختی بەرئەساسە دەریافتهای بەسەری لە کالاهای مدڕۆژە و فکرەکات ئەنچێکە لە قەدیم بوو گێسی مشتێ حماقەت و مشتێ دواکەوتگیە بێ ئەوەی کە هیچ لەحزەیەک فکری کردوێتە لە ڕەفتارهای لاشعوڕە قەدیمی خۆی تا بزانێ سەمەراتی لە ناوە جامعەت چ بوو. لەذا من بە نمونەهایشی فرەتر و تێمە سەرم مەبحەسە ئەخلاقیە، چون ئێستا زەمانێکی کە ئێمە بەرجەستەی بکەین و ئافەتە ئەو شتانەی کە ئێوە تەبلیغتانە کرد بە عینوانە پێشکەوتن چ بوو و سەمەرەکەی ئەوێتەوە چی و جامعە بەرەو کوێ ئەوات و ئەم بحرانە کە کەوتەڕێ چی لێ ئەکەفێتەوە. ئینسان لە بحرانە ئەتوانێت لە کیۆسک گەورە ئەتوانێت بێتە دەرەوە سەفەر قەهرەمانی بکات تا بتوانێت سەرکەوێ بێ. یارانە ڕاپەڕین پێجێکیان دانیاگە بەناوە هانانە، یعنی بە هاناچوون. هانانە کوردیە، هانا یعنی پەنا. مەسەڵە مەولەویژێ کەی تۆ خیاڵێت وە دەروون ئاوەرد هاناوت کرد ئەو من بێمەیلیم کرد، یعنی کەی تۆ خیاڵێکت لە من بە دڵە خۆت هاورد پەناوت بۆ من هاورد و من بێمەیلیم کرد. پێجێکی فەیسبووکیان دانیاگە بەناوە هانانە، بەشداری بکەنتیە. مناڵەکان بەرەبەرانێ هەستە دروستەکەن، هەر کەسێ بێت بێژێت چی هەست چ کارێک ئەتوانێ بکات لە ئەگەرە اتفاقاتێکا کە غیرە قابلە کۆنتڕۆڵن. کەسێ ماشینی هەست، کەسێ ئەتوانێ بافتنی ببافێ، کەسێ ئەتوانێ ئاشپەزی بکە، کەسێ دوکانی هەست جنس ئەزافی هەست ئەتوانێ خۆراک دروستکە بە برسیەکانی بدا. ئەم مەجموعە و کەمیونیتیە کە دروستیەکەن لە ڕۆژی ئەگەرا ڕۆژی مەبادایەک ئومیدوارم بۆتان پێشنێت مەجموعەیەکە کە توانێ بتان پارێزێ، یەکتری لە یەکتری پارێزگاریکەن، لە گیان یەکتری پارێزگاریکەن، مەوەدەت ئینسانیەت لە بین یەکتریا تەقسیمکەن. ئێمە ئینسان بە یەکتریۆ بەسیاگینەوە. ئەخلاقمان گەرەکە تا بتوانین بەسەرە ترس و تەماع و ڕزاڵەتا زاڵ بین. ئەخلاقمان گەرەکە تا جامعە باڵانسی تیا بێت، تا ڕەوابەتە ئێمە ڕەوابەتە ئینسانی بێت، تا ئێمە بەدەمی یەکتریۆ بین، تا تەبعات و سەمەراتە دزی و چەپەڵی و شەهوت پەرستی بەعسە وێرانی و نابودی و لێکترازانە مەجموعەیە بەشەری و زندگی و حەیات نەوێت. دەرنەتیجە ئێمە بە سوورەتە سیستەماتیک حدودە 200 ساڵە و بە سوورەتە کامل لە 100 ساڵە ڕابردووە جامعەمان ژێر و ڕۆ کردیان، مەردمەکەیشمان ژێر و ڕۆی کردیان. ئەم اتفاقەوە ئەم کێوسەکە کەوتگە ئەتوانێت قەدەمە ئەوەڵ بێت لە ڕاستای ئەوەی کە سەرەڕای خەسارە گەورەیە کە ئیدێن ئێمە بتوانین بەربگرین بە مەوجە عەزیمترە خەزانێک کە داڕمانە ئەخلاقی سەمەرەکەیسی. ئەمڕۆ کەسانێک کە دەرەسەر کۆرۆنا ئەمرن مهم نییە، مهم سەریەوەسە ئەو پۆتەنسیەڵەسە کە کۆرۆنا ئازادیەکە لە چەپەڵی لە قێزەونی لە خۆپەرستی لە مەشروعکردنە زندگی بە هەر قیمەتێ. ئێمەمانان ئەگەر ئیشکەوتینە وەزعیەتێک گشتمان خەریکین ئەمرین حتمەن لاشەی ئینسان ناخۆین، حتمەن نایخۆین، چون ئێمە بەرەساسە ئوسوول گەورە ئەوین گۆشتە ئینسان ناخۆین، ئەمرین وەرێ نایخۆین. ئێمە خۆمان حازرین بەینەبەر برسێتی، بەڵام نانە کەسێکی تر نادزین لە دەستی بیخۆین، نێڵین ئەو بخوا ئەو بمرێ ئێمە نەبرین. ئەمە ئەو کارە ناکەین. ئێمە مطمئنین جامعە بە ئینسانەکانی و قەشەنگن، زندگی بە ئێوەمانان و قەشەنگە.
من نەمگەرەکە من بمێنێم و ئێوە گشتی بمرن. من تەلاش ئەەکەم کە گشتمان نەمرین. مردن فقط مردنە فیزیکی نییە، نا، مردنە معنەویە. نەمرین، بووین، شوێن دەستمان دیار بێت، پرەنسیبەکانمان، ئوسوولمان، هەڵسوکەوتمان دیار بێت. لەزا لەم سەروبەندە یاران ڕاپەڕین مطمئن یەکێک لە احتمالاتە قەوی ئەوەسە کە ئێمە پێشبینی ئەەکەین، یعنی ڕەماڵی ناکەین، ها ڕەوەند اتفاقات کە ئەچێتە بەرەو وا خەریکە ئێشیت کە ئێشێ ئامادەویت بۆ ئەم کارە. لەزا ئێوە هەستەکانە خۆتان دروستکەن، هەر کەسێکیش ئامادەستەکتانە هاوکاری بکات بۆ پاراستنە خەڵک، ارتباتی لێ بگرن و بزانن چی لە دەستی تێ، ئەتوانێت چ کارێ بکات، لە زەرورەتا چی لە دەستێ. ماشینی هەست بافتنی دروستەکە، ئاشپەزیە توانێ بکات، تیمارداریەکە، پەرستدارە. ئەو کارانە بکەن. لەسەر کۆمەکە تەمامە مردمە کورد و تەمامە پەنابەرانە ئەوروپا حساوکەن. هەر کەسێک بە گوێرەی توانایەکەی بەکاربێنن، چنووک و ڕەزیل و ترسنۆک و خوێڕی و کوڕەخاسە و قارەمان و ئەمانە هەر کامیان لە جێگەی های تایبەتی خۆیانە دابنین، هەر کامیان لە جێگەی خۆیان ناتوانێت کار بکە. یەکێکە توانێت بڕاتە ناوە خیابان و خەڵکی پارێزی، یەکێک توانێت لە ماڵ و دانیشێت و مناڵ بەخێوکە. بە هەر سوورەت ئامادە بن کە بتوانین بۆ وەریبار لە تاریخە سازماندیهەیە لە خۆمان بکەین و لە دەرەوە بتوانین خۆمان پارێزین و نەهادێکی مردمی بین لە دڵی ڕەوەندێکی تەبیعی یا لە دڵ اتفاقێکە هاتبینە دەرەوە. گوێش بەتانە و تەشەر و تەعنە مردم مەدەن، چون ئەم مردمە بالأخرە لەم ئینکارانەی کە ئەکا خۆی تەوجیهەکە، بەڵام وەختی لێی بقۆمێت ڕەماڵی و نوشتەنوویسی و دوعانوویسی و ئەم جۆرە شتانیشە ئەکات. یەکێک لەو دەرگانەی کە بێتە دەری حمایەت های ئێوەس و ئێوە مەجبورن کە ئەم مردمە حمایەتکەن بۆ خاتر خۆتان، بۆ خاتر نەخش و ڕۆڵێکە بۆ خۆتان تعریفتان کرد لەسەڵ لا ئێوە خۆش.